ئێستا من ئەچمە ناو ئەم گۆڕە. من ئێستا لە گەورەترین گۆڕستانی هەموو جیهانم، گۆڕستانی ئاشتی لە شاری نەجەف. سەرسامی و جیاوازی ئەم گۆڕستانە لەوەدایە هەر گۆڕێک شێرزەمینە بۆ چەند کەسێک ئەبێت. ئێستا وەرن لەگەڵمان سێری ئەم گۆڕە بکەن. هاوڕێیان سێریکەن. ئێستا ئێمە لە ناو گۆڕەکەیین. با بۆتان بشمێرم ئەم گۆڕە چەند مردووی تێدایە. 1 2 3 4 5 6 7 8 9 مردوو لە ناو یەک گۆڕایە. هەروەها 5 گۆڕی تریش ئامادەکراوە بۆ ئەو کەسانی لەم خێزانن وەفاتەکەن. 1 2 3 4 5. ئێرە نزیکەی 1 ملیۆن مردووی تایە ئەم گۆڕستانە. بۆیە گەورەترین گۆڕستانە. شێوازەکەی ئەوەیە چەند قاتێکە ژێرزەمینە، 1 مردوو لە ناو یەک گۆڕانیە، چەند کەسێک لە ناو